گفتگۆی زیاتریان بابەتە دەکەم بەڕێز ئەحمەد کەنعان کیکی سەرۆکی فراکسیۆنی پارتی لە پارێزگای لە ئەنجومەنی پارێزگای نینەوە میوانم دەبێت. بەڕێز ئەحمەد زۆر بەخێر بێ. ئێمە باس لە هاوپەیمانێتی و یەک دەنگی ڕێیانکردانی دەکەین لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان، ینی خۆ دیارە پێشتر چیان لە پارێزگای مووسڵ کرد. ئێستا دەیانەوێت هەمان چارەنووس ڕوبەڕووی پارێزگای سلێمانی بکەنەوە؟ خێرندار زۆر سپاس. بەڕاستی پێم زۆر سەیرە کە تشتی ئەمە دەبینین بەو ئاخر چەند ڕۆژەکە، چکە پێش ئێستا ڕێیان لە مووسڵ خۆی بە بەتەڵ قەومی دانا و گوتی ئەمن هەموو شتەکان دەگەوڕم لە مووسڵ و باسی کورد دەگوت تەردڵ غوڕەبا لە ناو بەنگەشی هەڵبژاردن و ئێستاش گەیشتە مەرحەلەک کە چوویتە سلێمانی و خەڵک لەگەلی ڕسم دەگری، خەڵکی نەخەڵکی سلێمانی ئەوانەی کە لەگەل یەکەتی لەگەلی دەچن و مع الأسفژی وەکوتی زۆر بەداخەوە وەکو نمونەی تیمەکانی فوتبۆلی لەبەرچاوم دەکەویت کە یەکەتی هەندێک جار ئەگەر بێ فوتبۆل فەریقێک هەیە مەسەلە تیمێک هەیە زەعیفە لۆغۆ لاعبێک لە دەرەوە دەکریتن بە پارە دەئینت کە بەقەوت ببیتن. زیاتر بۆم چی ئەوانە کۆکاتەوە بێکەوە. مەبەستم ئەوەیە کە ئەگەر برادران ئێستا لە یەکەتی ئەو هەند زەعیفن کە لە خۆ کەسێکی بین وەکوڕەیان بکەنە سمبۆلێک لۆ پشتەوانی لۆ دەنگدان یانیش لۆ پڕکردنی دەنگ، بە قەناعەتم خەڵکی سلەیمانی لاوە زۆر شارەزاترە و کەسێکی وەکو بەو ڕەنگە بێتن ببیتە وەکو پشتەوان یانجی سەپۆرت بکاتن، بە قەناعەتی من ئەو خەڵکە ئەو تشتە قبول ناکات. زۆر بەداخەوە بگەیتە مەرحەلەژی هەرێمی کوردستانە، ینی ئەوەشی لە بانگەشی هەڵبژارنەکانی خۆیان دەوت. ینی ئێستا چی لەگەڵ بەعەلەنی دژە؟ بەڵێ ینی ئێستا چۆن دەبێت لایەنێکی نێوخۆیی پشتگیری بکات؟ بۆچی پشتگیریەکە؟ خۆ پشتگیری کوردستان ناکە ڕێیان پشتگیری مەبەستی من پرسیارەکەی من ئەوەیە بۆچی لایەنێکی ناوخۆی هەرێمی کوردستان پشتیوانی لە ڕێیان قەناعەتی ڕێیان ئەوەیە کە بە ڕسمی بەخۆی گوتی یەکەتی نابینن، ینی بە ناوی کوردستان و هەبوونی کوردستان و یانی هەبوونی کورد وەکو قەومیەتێکی خصوصیەتی خۆی هەبیت نا، بەڵام وەکو بەی خصوصیەتی کوردستان وەکو عراقیەت زیاتر ئەو دەکە. ئەوە یەکەم. دووەم تشت ئەگەر ئەوڕۆ بێ تەماشە بکەی یەکەتی مادام بەخۆی دەڵێ ئەمن بەقەوتم، بەخۆی دەڵێ ئەمن دەیرۆخینم چەکی دەکەین و ئەوان هەموو دەڵێ باشە ئەتولۆ بەخۆی ناکەی ئەو ئیشە. ئەوە یەکەم. دووەم تشت بە عورفی سیاسی ئەگەر لایەنێک هەبیت زۆر بەقەوت بیت عادەتەن ئەو لایانی زەعیف هەموو پڕ دەبن دەبنە یەک دەست کە ببنە دژی ئەوەی بەقەوت بەکاردەهێنێت هێزی هەبە محتاج ڕێیان دەبوو. ئەگەر هێزی هەبە بە عەلەن دەیگوت بۆکو ئەو دەنگێ بەلاو بووە دەیگوت وەڵا بەغدا پشتمان دەگری لە بەغدا قەسەمان دەچی. خۆ ئەتۆ ئێستا لە ناو پرۆسەی ئینتیخابی دیموکراسی ناو کوردستانی چه علاقەتی بەغدا تێدایە؟ خصوصیەتی کوردستان فەرقە لەگەل خصوصیەتی بەغدا. ئەمە عێراقێکی اتحادیەکی فیدرالینە کە ناو ئەو اتحادیە فیدرالیەکە کوردستانەکەیە. ئەو کوردستانە دەبێ بەداخلی ئیشەکە بەداخلی کوردستان ببیت، نەک بە ئیشەکانی ناقانونی یانیش بەکارئینانی زەڵتی سیاسی یانیش تەزویرێک یان شتێکی ئەو هابیت. باشە ماوەیە ئەگەر بەقەوت بن لەبەر چ پێویستی بە کەسایەتی و لایەنێکی سیاسی وەک ڕێیانکردانی هەیە؟ دەتوانێت چه خزمەتێکی سلێمانی بکات؟ سلەیمانی هیچ پێویستی بە یەکی وەکو ڕێیان نییە، بەڵام یەکەتی احتیمالە پێویست بیت. ئەمن گوتم نمونەی من زۆر وازح بوو وەکو ئەو فەریقەکانی کە لاعبێکی ئەژنەبی لە خۆ دەکڕن کە یەکی بیانی دەین کە زیاتر لەیان شارەزاتر بیان باشتر بزانیت لعب بکات کە فوتبۆلی بکات. ئەوەش بەس ینی بەداخەوە سیاست شتێکی زۆر فەرقە لە ئەوەی، بەڵام نمونەکە زۆر نزیکە کە دیارە ئەوانە نازانن کە لە خۆیان ڕێیان ئینایە بەلکوت بزانت فێریان بکات چۆن شتێکی بکات.
باشا كاغ أحمد يعني بخۆ لە مووسڵیش ئەمن نمونەی واقعیم هەیە لە مووسڵ ڕێیان بەخۆی گوتی و ئەمن بەخۆم دیتمە شاهدیم کە یەکەتی هیچ قسەی لە مووسڵ نەبوو زیاتر کە بێژتەمە تابعی ڕێیانی بەناوی کرد و چاری سلێمانیشی بکەن. من وا دەبینم ینی حەز ناکەم ئەوە ببیت بەڵام کە سیناریۆی لە مووسڵ ڕێیان کرد لەگەل یەکەتی ئەمن پێم ناخۆشەکە لە کوردستان یانیش لە سلێمانی بێتەکردن ئەنێ هەموو عێراق دەڵێ خۆزگا ئەمە وەکو دهۆک و هەولێر بین یانیش وەکو کوردستان بین کە ڕێیان ئەگەر باش با لۆ وەکومە ببیتن مەسەلا هەموو عێراق. ئەوە یەکەم. دووەم هەموو خەڵک دەزانن کە کوردستان لە ئاستێکی خزمەتکار و لە ئاستێکی سیاسی و لە ئاستێکی لۆ حتا بە حڕیات و بە پێکوەژیان و ئەوانە هەموو لە ئەگەر بێ تەماشە بکەی لە شتێ لە کوردستان هەیە هەموو عێراق لێ دەگەڕیت هەموو دنیاش باوەری پێ هەیە بە سەداهان کەس ڕێیان بەخۆی ساحەبی ئەو قووەتی عەسکەریە لە مووسڵ کە بە سەیارە بێ ڕەقەم دەگەڕیت ڕێیان ساحەبی ئەو چەکدارن کە خەڵکێکە گەڕخانیەک لۆ خۆی دروست کرد دەبێت $500 و $1000 وەکو ڕەشوە لێ وەرگرن. باشە ینی حەز دەکەن ئەو تەجروبەی زۆر جوانەی کە ئەوانە دەبینن کە جوان لە مووسڵ ببەنە سلێمانی ئەوە تێ ناگامیە لەبەر چ بینە سلێمانی لەبەر ئەتو لەبەر چ ئەسڵەن هەر لەبەر چ بکێ ڕێکلام. دەستخۆش سپاس بە ڕێز ئەحمەد کەنعان کیکی سەرۆکی فراکسیۆنی پارتی لە ئەنجومەنی پارێزگای نینەوە. دەستخۆش.